شوێنێکی تەندروست و ژینگەیەکی سەلامەت بۆ کرێکار لە کاتی کارکردندا لە سادەترین مافەکانی چینی کرێکارە کەچی لە هەرێمی کوردستان ئەو مافەش کە بە یاسا ڕێکخراوە تاوەکو ئێستا وەکو خۆی جێبەجێ نەکراوە. سەندیکای کرێکارانی کوردستانیش پێی وایە ئەرچی حکوومەتە کە چاودێری ڕەشی کرێکاران بکات و خاوەنکاران پابەند بکرێن بەوەی سەلامەتی و تەندروستی کرێکاران لە کاتی کارکردندا لە بەرچاو بگرن. بابەتی مەسەلەی هۆشارکردنەوەی کرێکاران لە ڕووی تەندروست سەلامەتی و بە هەندوەرگ بگرین چونکە مەسەلەی تەندروست و سەلامەتی پیشەیی خاڵێکی زۆر گرنگە تایبەت بە ژیانی کرێکاران. بەداخەوە ئەوەی ئێمە دەیبینین لە هەرێمی کوردستان ئاماری باشمان لە بەردەستدانین ئەو کرێکارانێک کە لەسەر کارکردن گیانی خۆیان لەدەستدایە بۆ ئێمە داوا لە خاوەنکارانیش دەکەین کە ڕێنماییەکانی تەندروستی و سەلامەتی پیشەیی ڕەچاو بکەن لە کاتی کارکردندا. هەروەها بێگومان لە خاوەنکاران و کرێکارانیش پابەند بن بەو ڕێنمایانەی تەندروستی و سەلامەتی پیشەیی بۆ ئەوی گیانیان پارێزراوی لە کاتی کارکردندا. ئەرکی یەکەم ئەرکی حکوومەتەکە چاودێری بکە، ئەرکەکانی تریش دابەش دەبن مەسەن لەسەر سندیکای کرێکاران کە ئەرکێتی چکە هەندێک جار تەنها مەترسیەکە لەوە دروست نابێت کە خاوەنکار ڕێنماییەکانی جێبەجێ نەکرد و ڕێنمایەکانی پێوەست بەڵکو کرێکار بەکاری نایەنێ. بۆیە لە ڕووی بەڕاوکردنەوەی هۆشیاری و ئەرکی سەندیکایە، لە ڕووی جێبەجێکردنی یاسا و ئەرکی حکوومەتە، لە ڕووی هاندان و هۆشیارکردنەوەی هەماهەنگی نێوان لایەنەکان ئەرکی ڕێکخراوەکانە. ینی ئەرکێکی فرە لایەنە هەریەکەی بەرپرسیارەتی خۆی دەکەوێتەوە، بەڵام بۆ کووتم ئەرکی سەرەکی حکوومەت. بەرپرسی بەشی یاسایی لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی دەڵێت گرینگە کرێکار هۆشیاری هەبێت و بزانێت ئەو مافانەچین کە لە کاتی کارکردندا پێویستە بۆی دابین بکرێت. بۆ ئەمەش پێویستە لە داتاکانی وەزارەت خۆی ناونووسیم کات بۆ ئەوەی لە کاتی پێکان و ڕووداوی نەخوازراو ئەو بیمە کۆمەڵایەتی و تەندروستە بیگرێتەوە کە بە یاسا بۆی ڕێکخراوە. هەمووی دیاری کراوە لە ئەو یاسایەکەوە باسم کرێمە دوو یاسامان هەیە. یاسای کار ئەو یاسایە هەتا ئەگەر کرێکار لە کەرتی کارکردن ئیش بک بە فعلی جوهودی خۆی بەکاربینیتن ئەوە یاسای کار لەسەری جێبەجێ دەبیتن کە کاتەچی بەرەو مەشاکلی تەندروستی ڕۆیی ئەو کاتە یاسای خانەنشین و دەستەبەری کۆمەڵایەتی بە هەردوو سەرەکەی هەم دەستەبەریەکە هەم بابەتی خانەنشینەکەی دێتە مەیدان بۆ ئەوی بتوانی مافی کرێکار خانەوادەی کرێکار بپارێزیتن. چینی کرێکاران لە هەرێمی کوردستان وەک هەر چین و توێژێکی تری کۆمەڵگای کوردی سەرباری گرانی ئەرک و کارەکانیان وەک پێویست ڕەچاوی مافەکانیان نەکراوە. بەپێی ئامارەکانی 2 ساڵی ڕابردووش نزیکەی 90 کرێکار لە کاتی کارکردندا بەهۆی نەبوونی ڕێکاری خۆپارێزی و ئامرازەکانی خۆپارێزی گیانە لەدەستداوە. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.